نەهەنگێک باسی خوڕیکردن بۆ ڕووسیا تۆمەتبارەکرێت. ئەمە ئەو نەهەنگەیە کە تۆمەتبارە باسی خوڕیکردن بۆ ڕووسیا. ڕاوچەکان ئەم نەهەنگەیان ڕاو کردووە. ئەوەش ئاشکرا بووە کە نەهەنگەکە ناوی فەرماندەی ڕووسیە. پرسیارە گرنگەکە ئەوەیە: ئەم ئاژەڵە چۆن دەتوانێت کاری سیخوڕی ئەنجام بدا؟ نەهەنگی بلوغا با فیشکە بەرزەکەی ناسراوە. ئەم نەهەنگا زیاتر لە ئاوەکانی جەمسەری باکوور دەژی. ماسیگرەکانی نەرویج بلوغایان دۆزیەوە. دوای لێکۆڵینەوەکان شارەزایەکی نەرویجی ئەوەی وتووە کە بلوغا با ڕووپۆشێکی تایبەتی ڕووسی تیار کراوە و کامێرای چاودێری هەڵگرتووە. ئەگەری ئەوە هەیە کە لە هێزی دەریای ڕووسیا ڕاهێنانی پێکرابێ. شارەزایان دەڵێن نەهەنگی بلوغا زۆر زیرەکە، ئاژەڵی جەمسەری باکوورن و زۆر کۆمەڵایەتین، دەتوانرێ وەک سەگێک ڕاهێنانیان پێ بکرێ. لە بەرامبەردا ڤیکتۆر بارانیس جەنەڕاڵی پێشووی ڕووسیا وەڵامی وڵاتی نەرویژ دەداتەوە و دەڵێت پێدەچێ بلوغا لە هێزی دەریای ڕووسیا هەڵات بێ، چونکە بە ڕووپۆشێک لەسەری نووسراوە تکایە پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن.